ئەم گەنجە تۆمەتبار کراوە بە دەستدرێژی کردن بۆ سەر منداڵێکی تەمەن 13 ساڵان. ئایا ئەمە ڕاستە؟ ئایا ئەمانە چی یەکترن؟ ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باز دەکرێت ڕاستە یاخود دوورە لە ڕاستی؟ ئەو ڤیدیۆیانە بڵاو بۆتەوە بەدەستی خۆیان بڵاویان کردوتەوە یاخود لیان هاک کراوە. تاوەکو ئێستا ئەم زانیاریانە تەنها لای ئێمەیە. وەروە ئەم گەنجێش چەند ڕووکردنەوەیەک دەداتن وە چەند پارچە ڤیدیۆیەکی نوێتان بۆ دەخینە ڕوو. گشت زانیاریەکان و گشت نهێنیەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە، ئەم کاتتان باش. بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆکە پێشەوەی سەیری ڤیدیۆکە بکەیت، لایک و کۆمنت و شێر بکەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە وە زەنگۆڵەکەشدا بگرە. چەند ڕۆژێک پێش ئێستا لە سۆشیال میدیا بە تایبەتی تیکتۆک چەند کردە ڤیدیۆیەکی ئەم دوو کەسایەتیە نێو سۆشیال میدیای تەنی بوو، بۆیە هەموو خەڵک باسی لەوە دەکرد. زۆربەی پێیژەکان ئەویان بڵاو کردبەوە ئەم گەنجەیە بە تەمەن گەورەی و لەگەڵ ئەم منداڵە ژیر دەکاتەوە. ئەوڵام ئەوان وایان نەیاندەوت، دایانگوت کچێکی 13 ساڵانە دەستدرێژی دەکاتە سەری. چەندین پڕ و بوختان و پڕ و باگەندەیان بۆ بڵاوکردنەوە، بەڵام لە ڕاستیدا ئەوان چی یەکترن؟ برای یەکترینە. هەردووچیان یوتیوبەرن، یەکەشیان ستریمەر و ئەوی تریش ڤڵۆگەرە. هەردووچیان لە هەولێر دەژین و ناویان یوسف بن قامشلو و ناوی هەبوو دە منداڵەکەش. بۆیە خەڵک وایان دەزانی ئەمە کچە، بەڵام لە ڕاستیدا ئەمە کزنیە و کوڕە. هێشتا تەمەنی پێ نەگەیشتۆ بۆ هیچ مووێکی لە لەش و لار و دەموچاوی نابینی. تەمەنیان زۆر بچووکە. بۆیە خەڵکانێکی زۆر لە نێو سۆشیال میدیا وایان بڵاو دەکردەوە کەم گەنجێ دەست درێژی دەکاتە سەر ئەم کچە 13 ساڵانە، بەڵام بە هیچ شێوازێک ئەمە کزنیە و کوڕە وە 13 ساڵە ڕاستە. بەڵام ئانە برانە تەنها ڤیدیۆ دەکەن و بڵاوی دەکەنەوە وەکو هەر یوتیوبەرێکی تر. بۆیە ئەوە باشترە پێش ئەوەی لە شتەکان تێبگەین زووتر سێرجی لە بۆ بکەین و پێداچوونەوەی بۆ بکەین بۆ ئەوەی بە هەڵەدا نەڕۆین و بیر و هزرمان بۆشتی خراپتر نەچێت. وەروها زۆر لەوەش خراپتر زۆربەی پێج و کەناڵەکان چەند ڤیدیۆیەکی غێمیان هیناوە پیشان دەدەن کەم کوڕێ دەست درێژی دەکاتە سەران گەنجەنەوە سەوتێکی زۆر ناشرینیان لەسەر داناوە. بۆیە ئەمە بە هەموو شێوازێک دوورە لە ڕاستی. خۆشیان دوێنێ شەوێکە چەند قسەیەکیان کردووە ڤیدیۆیشیان بڵاو کردەوە و باز لەوەش دەکەن زۆر ناشرینەکەم پارچە ڤیدیۆیانی ئێمەیانوا لێ کردو، بۆیە ئێمە هەردووکمان برانی لە یەک خینداینە. چۆن شتی وا دەکەین ئێمە تەنها ئێمە وەکو یوتیوبەرێک بەشدارین و زۆر گلەییان لە خەڵکی کورتێ دەڵێن زۆربەی کوردەکان ئەم کارەیان کردووە کەم کارێش دوورە لە ڕاستی بە هەموو شێوازێک. هیواداری خەڵک بەم شێوازە بیر نەکاتەوە. لایک و کۆمنت و شێر ئەوەندە ناهێنێ کە ئێمە لەکەدار بکەنەوە. بۆیە برایەکەم لە ئێستادا لە حالەتێکی نەفسیدایە، بۆیە پێویست هەموو خەڵکانێک لە ڕاستە خۆی ئەم پارچە ڤیدیۆیانە ڕەش بکاتەوە و بە هیچ شێوازێک ئەم کردە ڤیدیۆیانە بڵاو نەکەنەوە نەنووسن پلاسەشدا، لەبەرەوەی ئێمە بە هەموو شێوازێک براینە. ئێمە وەکو تاکێک ئەو کاتێک کە سۆشیال میدیا بەکاردێنین پێویستە زۆر وشیار بین، لەبەرەوەی زۆر کەسانێک هەنا بە چەند وشەیەک و بە چەند ڤیدیۆیەک و ڕسمێک خەڵک بەلاڕێدا دەبن. بۆیە پێویستە توی خۆشەوی زۆر ئاگادار بی و بزانی کامە کەناڵ و پێش هەڵدەبژێری کامە شت ڕاستەقینەیە. بە هەموو شتێک بڕوامە کە لە نێو سۆشیال میدیا لەبەرەوەی شەرنی ئەو هەواڵانێک کە هەموو بڵاو دەکرێنەوە ڕاستەقینە بن. بۆیە هیوادارین زۆر بە وشاییەوە شتەکان بەکاربێنین. هیوادارین ئەم شێوازە زارێکی تر دووبارە نەبێتەوە. زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی بابەتەکە. وەفت خۆش ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخود هەر بابەتێک ئێوە پێتان خۆشە ناوەکەیمان بۆ لە کۆمنت بنووسە و لایک و شێر و کۆمنتتان لەبیر نەچێتوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی توی خۆشەویستەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی. گرنگترین و ڕاستەقینەترین زانیاریەکان لای ئێمەیە. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.